المقر المتقدم في كركوك يعمل لە پێناو پاراستنی گیانی هاوڵاتیانی کەرکووک و ناوچەکانی خۆراوای کەرکووک هێزەکانمان لە هەوڵی بەردەوامن بۆ ڕاوەدونانی چەکدارانی داعش لەو سنوورە بۆ ئەو مەبەستە لە چەند چالاکی و ئۆپراسیۆنێکی سەرکەوتوودا تەنها لە مانگی ڕابردوو لە سنووری حەمرین بە پاڵپشتی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی 15 چەکداری داعشمان کوشتووە هەر بۆ ئەو مەبەستە بە دەست پێشخەری پارێزگاری کەرکووک 8 کامێرەی شەوی پێشکەوت و ڕادەستی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کەرکووک کردووە کە دەتوانرێت شەوانە لە دووری 12 کیلۆمەتر چاودێری جموجۆڵی چەکدارانی داعشی پێ بکرێت ئێمە شەو کامێرانە لە سنووری لیوای 45 لە داقۆق جێگیر دەکەین بۆ دیاریکردنی جموجۆڵی چەکدارانی داعش لە ناوچەکە سەبارەت بە بارودۆخی سنووری داقۆق لە ڕاستیدا لەم ڕۆژانەی ڕابردوو هێزەکانی لیوای 20 فیرقەی 5 لەگەڵ لیوای 45 زیاتر بڵاوەیان پێکراوە لەو ناوچانە دابینکردنی ئەو چەند کامێرای شەوە دەبێتە هۆکارێکی دیکە بۆ ئەوەی بتوانین دۆخەکە ئاسایی بکەینەوە هاوکات کۆبوونەوەمان لەگەڵ سەرۆکۆز و دانیشتوانی ناوچەکە کردووە لە پێناو چەسپاندنی ئەمن و ئاسایش لە ناوچەکە و گەڕانەوەی دانیشتوانی ئەو گوندانەی بەهۆی جموجۆڵی داعشەوە ناوچەکانی خۆیان چۆڵ کردووە.